هاوڵاتیەکی هەڵەبجەیە و سندووقێکی دەنگدانی بۆ هەڵبژارنەکانی سەرۆکایەتی ئەمریکا لە هەڵەبجە داناوە تا هاوڵاتیان دەنگ بە هەریەک لە کاملا هێرس و دانۆڵد ترامپ بدەن. ئەو دەڵێت هەژمونی ئەمریکا بەرفراوان و کاریگەرە لەسەر ناوچەکان، کاریگەریشی لەسەر ناوچەکەی ئێمە هەیە. دەمەوێت خەڵک لەو دەنگدانەدا بەشدار بێت و ڕای خۆی لە هەڵبژارنەکەدا هەبێت. ئەمە خولی دووهەممانە کە بۆ دۆناڵد ترامپ و کەماڵە هاریسە. ئەمە دوو خولە من ئەوی شەکەم. ئامانجەکەم ئەوەیە بمانێ و نەمانێ ئەمریکا وڵاتێکی گەورەیە، هەژمونی بەسەر زۆرێ لە وڵاتەکانە هەیە. ئەو وڵاتانش کە ئەمریکا هەژمونی هەیە بەسەر حتمما خەڵکەکەی مافیەوەی هەیە سەرۆکێک هەڵبژێرە بۆ وڵاتە، بڵێت تۆ سەرۆک بۆ تۆ سەرۆک مەبە، حتمما مافیەوەی هەیە. لە ناو سنتەری پارێزگای هەڵەبجە هاوڵاتیان بەدەم پرۆسەکەەوە هاتن، دەنگی خۆیان بە کاندیدەکانی سەرۆکایەتی ئەمریکادا. دەڵێن هیوا دەخوازین هەر کام لە کاندیدەکان دەربچێت پشتیوانی لە هەرێمی کوردستان و کورد بکات. ئەمریکا تاکە وڵاتە تاکە هێزە لە ڕۆژهەڵاتی ناوەندا، با بگرین بڵین لە هەموو جیهاندا کە ئەتوانێت گۆڕانکاری لە هەموو ڕوویەکەوە بکە، لە ڕووی سەربازیوە، لە ڕووی سیاسیوە، لە ڕووی اقتصادیوە. وڵا ئێمە هیوا خوازین ئەو سەرۆکەی بۆ ئەمریکا دەرئەچێت و ئەبێتە سەرۆکی ئەمریکا. هیوا دەخوازین ئاوڕێک لە میلەتی کوردی ئەمە باتەوە. باید تەنسیقیشی هەبێت لەگەڵ کوردە، خزمەتی میلەتی کوردکە، ینی کیانێک دروستکە بۆ میلەتی کورد، سەربەخۆییە دروستکە. ئێمە ئەمانەمان پێساکە. پرۆسەکە لە کاژمێر دووسی خولەکی سەر لە ئێوارە دەستی پێکرد و تا نزیکەی 5 ئێوارە بەردەوام بوو. 95 دەنگ دەربەشداریان کرد و لەو ڕێژەیە دانۆڵد ترامپ 47 دەنگی بەدەستێنا و کاملا هێرس 31 دەنگ و 16 دەنگیش هیچ کام لە بژاردەکانیان هەڵنەبژارد و 1 دەنگیش پوچەڵ بوو. دەنگدانەکانیش 5 کەس دەنگی داوە، 1 دەنگ بە بۆشایی هاتوانی هەروە تێکراوە. لەو 5 دەنگەت 47 دەنگ بۆ دۆناڵد ترامپ بووە، 16 دەنگ بۆ هیچ کامیان بووە، واتە هیچ کامیان بۆشایەکە، 31 دەنگیش بۆ کەماڵە هاریس بووە. ماوەی دوو خولە ئەم هاوڵاتیە پرۆسەکە لە هەڵەبجە بۆ هاوڵاتیانی هەڵەبجە ئەنجام دەدات. دەڵێت هەرچەندە دەنگەکان ناگەنەوێ، بەڵام ئەو لایەنگری ئەوەیە هەر سەرۆکێک لە ئەمریکا دەربچێت ئەم هیواخوازە ئاشتی لە جیهاندا بەرهەم بێنێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.